الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد المرسلين وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. خوشكو براي إيمان دارم، سلامي خواهي قورتان لسر به، داواکارین خوای تبارک و تعالی خیر و برکاتی خوی برجێنە بەسەر دڵ و دەروونمانە، بەسەر خاو خێزان و ماڵ و منداڵمانە، بەسەر خاک و وڵات و نیشتیمانمانە. بابەتێکی زۆر گرنگ لە عەقیدە و بیر و باوەڕی موسڵمانانە کە زۆر گرنگە موسڵمانان هەمیشە و دائیم و بیر خۆیانی بێننەوە لە بیریان بێ. بەڵام بەداخەوە زۆر جارێک موسڵمانان و ئیمانداران ئەو بابەتان فرامۆش کردووە یا کەم بایەخی پێدەن. ئەوی بابەتی وەلا و بەڕا، خۆشەویستی لەبەر خوا، ڕقبوونەوە و دژایەتی لەبەر خوا، لەبەر زاتی حەق تەعالا. پێغەمبەری نازدارمان سەڵات و سەلامی لەسەر بێ ئەسحابەکانی لەسەر ئەم وەلا و بەڕا گۆش کردووە، پەروەردە کردووە و سەحابە نازدارەکانی بەم شێوازە جیلەکانی دوای خۆیانیان پەروەردە کردووە و زانایانی ئیسلام و عولەما و عاریفان و خواناسان بەو نەهجە جوانەی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ ئومەتە نازارەکەی پێغەمبەریان پەروەردە کردووە. پێغەمبەری خوا فەرموویە سەڵات و سەلامی لەسەر بێ ئەوثەق عوڕە الئیمانی الموالات في الله والمعادات في الله والحب في الله والبغض في الله. رواه الطبراني. ئەفەرمێت بەهێزترین و بەقووەترین گرێی ئیمان یان بڵێن پلەی ئیمان ئەوەیە کەوا ئینسان خۆشەویستی ببێ لەبەر خاتری خوا و دوژمنایەتیشی لەبەر خاتری خوا ببێ. یعنی لەبەر خاتری خوا و دینی خوا و منهەج و شەریعەتەکەی خوا خەڵکی خۆش بووە و هەر لەبەر ئەو خوا و پێغەمبەر و شەریعەتی خوا ڕقی بێ لەو کەسانەی کەوا دژی خوا و پێغەمبەر و شەریعەتەکەی خوان، نەک لە خودی زاتەکە کەس بەڕاستی لە خودی کافر کەس لە خودی زادەکەی ڕقی لێی نییە، لەو هەیکەل و سیما، لە عەقیدەکەی و بیر و باوەڕەکەی، لە مەنهەجەکەی، لە ڕێبازەکەی، لە بانگەشەکەی. ئەوەیە وای کردووە کە ئەم کەسە بەڕاستی لە ئیسلامە بغزێنراوە، ئەوەیە کەوا ئینسانە بەر ڕقی بێ لێی لەبەر زوڵمەکەی، لەبەر ستەمەکەی، لەبەر خیانەتەکەی. پێغەمبەری خوا لە فەرمایشترا فەرمێت من أحب لله وأبغض لله وأعطى لله ومنع لله فقد استكمل الإيمان. هەر کەسێک لەبەر خاتری خوا، خەڵکی خوای خۆش بووە، پێغەمبەری خۆش بووە و مسلمانان و ئیماندارانی خۆش بووە، لەبەر خاتری خوا ڕقی بێ لەو کەسانەی کەوا ڕقیانە لە خوا و پێغەمبەر و دینی خوا و شەریعەتی خوا، لەبەر خاتری خوا ببەخشێ، هاوکاری بکە، یارمەتی بدە و لەبەر خاتری خوا منع و قەدەغە بکە بەوانەی کەوا مستحق نین، بەوانەی کەوا کافر و ملعید و بێدینن، لە دژی دینەکەی خوا بەکاریان منعیان بکە لە چاکە و هاوکاریان نەکات، چونکە دوژمنی خوا و دینی خوان. ئەم کەسە ئیمان و دینی تەکمیلە و تەواو بووە. بۆیە ئازان خۆشەویستان، ئەم حەدیسە و چەندین حەدیس و فەرمایشتی تر، چەندین ئاەت تەئکید لەسەر وەلا و بەڕاکردنەوە. تۆ مسلمانی ئیمانداری باوەڕداری ئەڵێی لا ئیلاهە ئیلا الله و محەممەد ڕەسوول الله، هەر مسلمانێتر لە هەر زبانێک بێ، لە هەر ڕەنگێک بێ، لە هەر وڵاتێک بێ، لە هەر شێوازێک بێ، لە هەر کوێ بێ، مادەم ئەڵێ لا ئیلاهە ئیلا الله و محەممەد ڕەسوول الله، مسلمانە، برای تۆیە، پشتیوانی تۆیە، ئەبێ پشتیوانی بی، ئەبێ زەلیلی نەکەی، ئەبێ لەگەڵیا بی، ئەبێ هاوغەمی بی، هاوخۆشی بی. ئەگەر وا نەبی مانای وایە تۆ وەلا و بەڕا و تەواو نییە. یعنی تۆ مسلمانان بە دۆستی خۆت نازانی، یعنی تۆ مسلمانێک ئەڵێ لا ئیلاهە ئیلا الله و محەممەد ڕەسوول الله ئەهلی قیبلەیە، تۆ پشتی تێکردووە، تۆ هاوکاری ناکەی، تۆ دوعای خەیری بۆ ناکەی، تۆ پشتیوانی نابی، مانای وایە تۆ بەڕاستی دۆستایەتیت لەگەڵ خوا و پێغەمبەری خوا و مسلمانانە تەواو نییە. یان هەندێک مسلمانمان هەیە خۆی بە ئیماندارە زانێ، بەڵام سەیرەکەی لەگەڵ کافرە، لەگەڵ مشریکە،
لەگەڵ مولحیدا دەستی تێکەڵە وەلا ئەو بەڕای بۆ هەیە خۆشەویستی بۆی هەیە هاوکاری ئەکا سەرکەوتنی ئەو کافرەی پێخۆشە حەز ئەکا ئەو کافرە بەڕاستی سەرکەوێ بەسەر مسلمانە بەسەر ئیماندارە ئەم کەسە منافقە با لە تەسکەرەکەی نووسراوە مسلیم و ملیم با خۆی بە مسلمان بزانێ مادەم زەرەری مسلمانی پێخۆشە مادەم سەرکەوتنی کافری پێخۆشە ئەم کەسە منافقە و ئیماندار نییە خوای گەورە فەرمیێت یا ئەیها الذین آمنوا لا تتخذوا آباءكم وإخوانكم أولياء إن استحبوا الكفر على الإيمان ومن يتولهم منكم فأولئك هم الظالمون لباوكو دايك نزيكتر نییە لە براو خوشک نزیکتر نییە کە خوا فەرمێ ئەی ئیمانداران ئێوە باوکتان و براکانتان و خوشەکانتان ئەگەر ئەهلی کوفر بن ئەهلی دین نەبن ئەهلی باوەڕ نەبن ئەگەر ئێوە ئەوان هەڵبژێرن بەسەر دینی خوا و بەرنامەی خوا کە ئەوان کوفریان پێخۆشە و ئیمانیان پێخۆش نییە تۆش بە گەورەی خۆتانی بزانی بەڕاستی ئەم کەسە خوا فەرمێت زاڵم و ستەمکارە باوکو دایک کە خوا فەرمێت ئەبێ ئینسان بەگوێی باوکو دایک لە هەموو شتێکە مەهماکان کافریش بن ئیلا لە تاوان و مەعسیەتان نەبێ باوکو دایک مشریکە کافرە ئەمرێکی پێکە ئەبێ ڕەحم و بەرامبەریان هەبێ ڕێزیان لێ بگری بەڵام کە وتیان کافر بە نابێ بەگوێیان بکەی ئەگەر وتیان تۆ کوفرە هەڵبژێرە بەسەر ئیمانە نابێ بەگوێیان بکەیلەوە بەڵام لە خزمەتە لە هاوکاریە مادەم باوکو دایکتە با کافریش بنەبێ حورمەتیان لێ بگری بەڵام لە کوفرە نابێ بەگوێیان بکەی بەگوێیان بکەی ئەوە زاڵم و ستەمکاری قل إن كان آباؤكم وأبناؤكم وإخوانكم وأزواجكم وعشيرتكم وأموال اقترفتموها وتجارة تخشون كسادها ومساكن ترضونها أحب إليكم من الله ورسوله وجهاد في سبيله فتربصوا حتى يأتي الله بأمره والله لا يهدي القوم الفاسقين خوا فەرمێت ئەی خۆشەویست پیان بڵێ ئەگەر ئەوان باوکانی خۆیان و مناڵەکانیان و براو خوشەکانیان خێزانەکانیان عەشیرەت و تیرە و پشتیوانیان ماڵ و سەرد و سامانیان کە ناویانە بەیەکەوە تیجارەت و بازرگانیان کە هەمیشە لە برەوایە ئەو قەسر و قوسورەی ئەو ماڵ و ماڵەی کە هەیەیانە و ناویانە بەیەکەوە خۆشەویستتر بوو لەلایەن لە خوا و لە پێغەمبەری خوا لە جیهاد لە پێناو پەروەردگارە لە تێکۆشان لە پێناو ئەم دینە ئەوە فتەڕەبەسوو چاوەڕوان بکەن چاوەڕوانی چی؟ چاوەڕوانی عەزابی پەروەردگار سزای پەروەردگار کە بەڕاستی خوای تەبارەک و تەعالا عەزابی توند و تیژە خوای تەبارەک و تەعالا هیدایەتی قەومی فاسق و فاجر نادا ئەوانەی کەوا بەڕاستی درۆ ئەکەن لەگەڵ دینە ئینسان ئەگەر ڕاستکە بەڕاستی ئەبێ خۆی و ماڵ و منداڵی نەفسیشی فیدای پێغەمبەر و دینی پێغەمبەر بکا صلی الله علیه وسلم ئەوسا تۆ ئومەتی ڕەسوول اللهی ئەوسا خوا لێت ڕازی ئەبێ ئەسحابەکانی پێغەمبەری خوا کە سەیری حەیات و ژیانیانەکەین مەناقیبیانە خوێنینەوە کە چۆن بوون بەرامبەر پێغەمبەر و شەریعەت و پێغەمبەر دینی پێغەمبەر حەزەتی عەمار مصعەبی کوڕی عومەیر یەک بەیەکێ و سەحابانە خاوەنی سەر و سامان بوون دەوڵەمەند بوون باوکیان دایکیان برایان پشتیان تێکردن لەبەر ئەوەی کەوا کافر بوون مشریک بوون لە پێناو ئەوە کە ببن بە ئومەتی ڕەسوول الله حەزەتی مصعەب کوڕێکی زۆر قۆز و جوان بوو لە جوانترین گەنجەکانی مەککە بوو خاوەنی دەسەڵات و پلە و پایە بوو باوکی براکانی گرتیان تەعزیبیاندا لێیاندا وتیان ئەبێ واز بێنی تۆ چیت کەمە بۆ دوای محەممەد کەوتووی وتی بیشم کوشن واز لە پێغەمبەر نایەنم بوو بە ئوستاز و مامۆسا پێغەمبەر ناردی بۆ مەدینە بۆ ڕێنمونیکردنی ئەسحابەکانی مەدینە بۆ ئەوەی کەوا پەروەردەیان کە لەسەر ئیمان و دین و خۆشەویستی ئازیزان و خۆشەویستان کاتێکەوە شەهید بوو ئەو جلەی بەری بەشی نەکرد کفنەکەی پێتەواوکەن کە سەریان پێدا ئاپۆشی قاچی دەرەکەوت قاچیان پێدا ئاپۆشی سەری دەرەکەوت بەو هەموو دەوڵەمەند و سەر و سامانیەوە بەڵام ئەمە دین و ئیمانە
باوکو دایک و عەشەت و ماڵ و هەمووی کرد بە قوربانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، بە قوربانی ئیسلام. ئەبێ مسلمان ئاوا بێ، مسلمان ئاوا بێ بۆ مسلمان، ئەبێ وەلائی بۆ خوا و پێغەمبەری خوا هەبێ، خوا و پێغەمبەری خوای لە هەموو شتێک خۆشتر بوویە، چونکە بەڕاستی ئەگەر وانە بە ئیمانی تەواو نابێ. ئەبێ بەڕاستی پێی ناخۆش بێ بگەڕە سەر کوفر و تاوان و مەعسیەت، وەکو چۆن بەڕاستی پێی ناخۆشە فڕێدە ناو ئاگرەوە. ئەبێ برای مسلمان و خوشکی مسلمانی خۆش بوێ وەک نەفسی خۆی، ئەینا ئیمانی تەواو نابێ. ئەیها الذین آمنوا لا تتخذوا الكافرين أولياء من دون المؤمنين أتريدون أن تجعلوا لله عليكم سلطانا مبينا. خوا فەرمێت کافرەکان مەکەن بە گەورەی خۆتان و مەکەن بە دۆستی خۆتان و دۆستایەتیان لەگەڵا مەکەن. مسلمانان و ئیمانداران دۆستی ئێوەن. ئەمە بانگەوازێکی پەروەردگارە کە پێویستە ئینسانی مسلمان بە دۆستی خۆی بزانێ، پشت نەکاتە مسلمان، واز لە مسلمان نەیەرێت، و غەیری مسلمان بە گەورەی خۆی بزانێ، بە پشتیوانی خۆی بزانێ، دڵنیا بە ئیمانەکەی خەلەلی تایە. و پێغەمبەر نەسی قورئانە فەرمێت ئەوانە منافقن، بشر المنافقين بأن لهم عذابا أليما. مژدە بە دووڕوەکان بە منافقان بە کە خوا عەزابێکی توندوتیژی وا ئامادە کردوون. ئەو عەزابە چییە؟ ئەوانە کێن کە خوا بە منافق ناوی بردوون؟ عذابی دنیا و قیامەتی وا ئامادە کردوون. الذين يتخذون الكافرين أولياء من دون المؤمنين أيبتغون عندهم العزة فإن العزة لله جميعا. ئەو منافقانە کە خوا عەزابی توندوتیژی وا ئامادە کردوون ئەوانن کەوا کافرەکان ئەکەن بە گەورەی خۆیان، دۆستایەتیان لەگەڵاکەن، خۆیان زەلیلی بەردەستیانەکەن، بەڕاستی بەرامبەر مسلمانان دوژمنایەتی ئەکەن، مسلمانان بە گەورەی خۆیان نازانن، برایەتی لەگەڵ مسلمانانە ناکەن. خوا فەرمێت ئێوە پێتان خۆشە بەمەی کە ئەیکەن دم دۆستایەتیە لەگەڵ کافر و مشریکانە، لەگەڵ یەهود و نەسارا، ئەتانەوێ عیزەتان دەستکەوێ. نەخێر، ئەمە بێ عیزەتی و زیلەتە، هەموو عیزەت لای پەروەردگارە، عیزەت و گەورەیی لای خوا و پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. ئازیزان و خۆشەویستان، يا أيها الذين آمنوا لا تتخذوا اليهود والنصارى أولياء بعضهم أولياء بعض ومن يتولهم منكم فإنه منهم إن الله لا يهدي القوم الظالمين. خوا فەرمێت مسلمان ئیمانداران گاور و جوولەکە مەکەن بە گەورەی خۆتان، دۆستایەتیان لەگەڵا مەکەن، درۆزنترین قەومن، ساختەچیترین قەومن، دوژمنترین قەومین بەرامبەر بە ئێوەی مسلمان. ئەوان ئەولیا و دۆستی یەکترین، نابن بە ئەولیا و دۆستی ئێوە، پشتیوانی ئێوە. ولن ترضى عنك اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم. تانەوی بە یەهودی، تانەوی بە گاور بڕوات پێ ناکەن، نەخەڵەتاوی. ئەوەتەی کەوا ئەمڕۆ عالەمی ئیسلامی تێک چووە، هەرچی ڕئیسەکانێتی بۆ عەمیلی گاور و جوولەکە هێشتا ڕازی نابن لێیان، چونکە خۆیان و میلەتەکان هێشتا مسلمانن. هەتا ئەو میلەتەی هەن نەبێ بە گاور نەبێ بە یەهود وازیان لێ ناهێنن، هەرچەند ئەخلاقیان، ڕەوشتیان، کولتوریان، عادا و تەقالیدیان لە مجتەمەی ئیسلامیا بڵاو بووەتەوە، بەڵام هێشتا ئەڵێنەوەی هیچ نییە. ئەبێ دژی پێغەمبەر بن، دژی ئیسلام بن، لە ئیسلام وەرگەڕێنەوە، مزگەوتەکان بکەن بە کلیسا و بە مەعبەدی بوزی و بە مەعبەدی جوولەکە. ئەوسا ئێمە پشتیوانی ڕاستەقینەوەین، ئەی ناڕاستەقین پشتیوانی ئێوە نین، ئێمە پشتان ناگرین. ئەمە خوا فەرمێت ئەمانە دۆستی یەکترین، دوژمنی ئێوەن. هەر کەسی ئەوان بە دۆستی خۆی بزانێ و بیەوێ عیزەت لای ئەوانەوە دەستکات، دڵنیابە ئەو کەسە زاڵم و ستەمکارە. و لەوانیشە یعنی لەگەڵ ئەوانە حەشری لەگەڵ ئەوان نایە، بمرێ لەسەر دینی یەهود و گاور و جوولەکەیە. بۆیە مسلمانان ئیمانداران زۆر ئاگامان لە خۆمان بێ، حەیف و جێگەی داخە مسلمان و ئیمانداران لێرەوە بەڕاستی دڵی دا ناچەڵەکێ بۆ قەتڵ و عامەی فەلەستین و غەزە، بۆ کوشتنی مسلمانان و ئیمانداران. بەڕاستی زۆر جارێک ئەبیسین لێرە و لەوێ، وەڵا ئەوانە مستحقن، باوایان لێبێ، ئیسرائیل تاوانبار نییە، ئەوان دەستیان پێشخستووە. لە 1949 کە دەوڵەتی ئیسرائیل کە لەسەر خاکی ئیسلام دروست کرا، هەتا ئێستا مسلمانان ئەکوشن، مسلمانان ناوەبەن، قەتڵ و عامیانەکەن. بڕۆ تاریخ خوێنەوە، سەیری مێژووکە، لە فەڕەنسا جوولەکە دەرکراوە، لە ئەڵمانیا دەرکراوە، لە ئەمریکا دەرکراوە،
ئیهانە کراون سووتێنراون بەهۆی خەسیسی و پیسیانەوە بەهۆی ئەوەی کەوا قەومێکی نەگریسن پیسن هەر قورئانیش باسییانەکە هەرچی پێغەمبەرانی خۆیانە کوشتیوانە سەریان بڕیوە ئەوەی ئیهانەوێ بە مسلمان و ئیماندارانی سەردەمی خۆیانان کردووە قەومێکی تا بڵێ پیس و خەسیسن وخوای تبارك وتعالى وعدی داوە لە آخر زمانە بەڵێ دەستاتێک نەدەست بەڵام خوا کۆیان نەکاتەوە بەڵای خۆیشان بۆ ئەنێرێ لە ناویشانە با وەقت و کاتیان هاتووە بەڵام ئێمە لێرە ئەوە ئەڵێن مسلمانان ئاگادار بن جوولەکە و قەومە پیسەیە لە تەواوی ئەوروپا جێی نەبووتەوە لە تەواوی وڵاتانە جێی نەبووتەوە هەمویان هاتوون ئەم فیتنان پێچاوەتە وڵاتی مسلمان لە خاکی ئیسلامە وڵاتیان بۆ دروست کردوون بۆ کوشتنی مسلمانان و خۆیشان دەعمیانەکەن لەگەڵ ئەوەی ئەگەر بڕۆیتەوە مێژووی سەیری مێژووکەی کە لە فەڕەنسا چەندێکیان نەستاندون هیتلەر چی لێ کردوون یا فڵان و فیسار چی لێ کردوون ئەمڕۆ ئەوان ئەو تۆڵە و حەقی خۆیان لە مسلمانانەکەنەوە تۆی مسلمانیش ئەبێ ساویلکە نەبی ئەبێ ئاگادار بی ئەو مسلمان و ئیماندارانەی ئەمڕۆ ئەوان قەتڵ و ئامیانەکەن بێنە بەرچاوی خۆت کابرا مناڵەکەی کوژراوە بەڕاستی خوێن و گۆشتەکەی لە دوو عەلاگایە بەدەستیوەتی هاوارەکە ئەڵێ کفن نیەتەیکەم تۆی مسلمان لێرەوە دڵ و بەیدا ناچەڵەکێ کابرا بەجاری عائیلەکەی تیاچووە تۆ لەیرەوە ئەڵێ ئیسرائیل دەستی خۆش بێ والله کافری مشریکی ملعیدی ئەڵێ وەڵا خەتای ئەمان وە وجومیان لەسەر ئەوان والله تاوانباری هەر سەیری سیرەی پێغەمبەری خوا بکە سەیری ژیانی پێغەمبەری خوا بکە سەڵات و سەلامی لەسەر بێت لە کاتێکا کەوا ڕۆم و فارسەکان شەڕیان بوو ڕۆم و فارسەکان پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ فەرمووی حەز ئەکەم ڕۆمەکان سەرکەون بەسەر فارسەکانە وتیان بۆ یا ڕەسوول الله خو ئەمە دوو ئیمپراتۆری گەورەن هەردووکیان دژمنی ئێمەن فەرمووی ڕۆمەکان ئەهلی کیتابن لە ئێمەوە نزیکترن بەڵام فارسەکان ئاگرپەرسن سەیری ئەم هەڵوێستە و ئەم مەوقیفە کابرایش بەناو بانخوازە بەناو ئیدعای قورئان و سونەتەکە ئەڵێ ئەو ڕەحم و سۆز و هوتاف و ئەمانە کە لێ ئێدرێت بۆ ئیسرائیل و بۆ فەلەستین و بۆ غەزە بەڕاستی گەمژەییە گەمژەیی لە خۆتایە کە پشتیوانی ئیسرائیلەکەی گەمژەیی لە خۆتایە دڵی داناچەڵک بەرامبەر مسلمانان من لا يرحم ئەوەی سۆز و بەزەی نەبێ خوای سۆز و بەزەی نییە بەرامبەری ئازیزان و خۆشەویستان یان نیسبەتی تەشەیوع دەپاڵی ئەو هێز و ئەو قووەتەی کەوا لەوێ بەرامبەر بە کافر و ئیسرائیلی مەلعون شەڕەکە ئەڵێ مانە شیعەن کاکە با شیعە بن کاکە با ئەهلی سونە نەبن گرنگ ئەوەیە ئەڵێن لا إله إلا الله محمد رسول الله دیفاع لە خاک وڵاتیانەکەن دیفاع لە دینیانەکەن تۆ چۆن پشتیوانی زاڵمەکەی ئیسرائیل زاڵمە ئەوان مەزلومن چۆن میلەتی کوردی ئەمە مەزلوم و ستەم لێکراوە بەڕاستی ئەمە هەر میلەتێک دیفاعی لێکردبین سوپاسیەکەین تەشەکوریەکەین ئەوان لەم کاتا مەزلومن ستەم لێکراون بە چاوی خۆمان ئەیانوین چیان لێکرێت تۆیەک ئەمە مووقیف و بێ واللهی لە جوولەکەتری لە کافرتری بۆیە ئاگاتان لە وەلا و بەڕاتان بێ واللهی ثم واللهی ئەوەی بە زەڕە خەتەرەیەک بە دڵیا بێ سەرکەوتنی ئیسرائیلی پێخۆش بێ والله ئیماندار نییە والله ئەوەی لە دوعاکانیە دوعا بۆ مەزلوم و ستەملێکراو نەکا بۆ فەلەستین و غەزە نەکا والله ئیمانداری تەواو نییە لەخوا بترسن بەرزەخەیە قیامەتەیە محاسبە هەیە ئەم دوعای ئێمە ئەضعەف الئیمانە لاواسترین ئیمانە پێغەمبەر ئەفەرمێت صلاة والسلام على سلبها من رأى منكم منكرا فليغيره باليد فإن لم يستطع فباللسان فإن لم يستطع فبالقلب وذلك أضعف الإيمان پیغمبر افرمایە ئەگەر شتێک منکەرێکتان بینی زوڵمێکتان بینی خراپەیەکتان بینی هەوڵبەن بەدەستان ڕەدیکەنەوە بەرامبەری و ڕوبەڕووی بنەوە دەسڵاتان نەبوو ئەمە تەمە قووەیەکە لە قۆی سوڵتە و قیادەی سیاسیایە کە ئەمە مەوقیفیان هەبێ و جێشی خۆیان بنێن بۆ هاوکاری ئەو میلەتە مەزلومە لە قوەی میلەتە داماوەکانیە و ئەگەر نەتانتوانی بەهێز و بە قووەتی خۆتان هاوکاریان بکەن زاڵم لەناو بەرن مەزلوم سەرخەن بە زبان قسەی لەسەر بکەن بە زبان دووەلی عەرەبی عومەلای ئیسرائیل بێنە زوان بێنە گۆ
بێنە قسەکردن لەو میلەتە هاژارە، نەک وەک ئیسلام، چونکە ئێوە مسلمانین، وەک ئینسانیەت، وەک مرۆڤایەتی کە ئەو خەڵکەی قەتڵ و عام ئەکرێت. خوا جەرگتان بسووتێنێەوە، ئامادە نین بەڕاستی لەسەر جەرگ سووتانێ و خەڵک قسە بکەن. خوا لە ناوتان بەرێ، هەرچی قوە قائیدی عەرەبە، هەرچی مسلمان و جیهانی ئیسلامیە کە ئەمڕۆ گەورەیە و دەسڵاتێکیە و توانای نەک جێشی بنێرێت، توانای قسەکردنیشی نییە. ئێمە لێرەوە دوعاکەین خوا جەرگی هەمویان سووتێنێت بەڕاستی. و ئەو خەڵکەی جەرگی سووتاوە دەربەدەر بووە، ماڵ ڕووخاو بووە، ئامادەن قسە بکەن. ئێمەی مسلمان لێرە توانای قسەمان هەبێ ئەوەیە کە ئەیکەین، بەڵام لەولاوە بە ئەضعەف الئیمانمان هەبێ بەدڵ پێمان ناخۆش و دوعاکەیان بۆ بکەین لە قیامەتا بڵێن یا الله یا رسول الله، دەسڵات و قووەمان نەبوو، جێشمان نەبوو، توانای قسەمان بەو شێوازە نەبوو، قسەمان نەئەگەیە شوێنی خۆی، بەڵام بەدڵ پێمان ناخۆش بوو، فرمێسمان بۆ ڕشتن، دوعامان بۆ کردن، با خوای گەورە ئەم عوزرەمان قبوڵکە. هەیە ئەوەیشی نییە، ئەوەیشی نییە، خۆی بە مسلمان و بە داعی ئەزانێ، خوا پەنامان بە مسلمانانی سار دەکاتەوە لە دوعای خێر بۆ سەرکەوتنی مسلمانان ئیمانداران. ئێمە لێرەوە پاڕێنەوە، داوا لە خوای گەورەکەین خوا لە گوناو تاوانمان خۆش بێ. یا ربی خوا لێمان ڕازی بە، یا ربی خوا عاقیبەتمان بەخێر بگێڕە، یا ربی خوا وەلا و بەڕاعمان دۆستاتی و خۆشەویستیمان لەبەر خاتری تۆ بێ، یا ربی خوایە بەچینەوە بە خۆمانە دۆستاتیمان لەگەڵ تۆ و پێغەمبەری تۆ و مسلمانانە هەبێ، دژمناتیمان لەگەڵ دژمنی تۆ و دژمنی پێغەمبەر و شەریعەت و ئیسلام و مسلمانانە هەبێ. یا ربی خوایە قازانجی مسلمان بە قازانجی خۆمان بزانین، خۆشی و سەرکەوتنیان بەی خۆمان بزانین، ناخۆشی و تەعزیە و دەربەدەری و زوڵمیان ستەمیان بەهی خۆمان بزانین، دڵمان داچڵەتێ بۆیان پەروەردگارە. یا ربی خوا لە دەپاڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت، بە ئیمانەوە بمانشێنەوە بمان بنەوە زیندومان کەرەوە، شیفای نەخۆشەکانمان بە، عاقیبەتی پیرەکانمان بەخێر بگێڕە، هیدایەتی گەنجە جوانەکانمان بە. یا ربی خوا لە ڕۆژی قیامەتە لەسەر پردی سیرات، لە میزانە، لەسەر حەوزی کەوسەر، لەناو بەرزەخە، لەناو قەبرە پێغەمبەر بانگمان بکا و دەرمان نەکا، بە دەستی مبارەی خۆی ئاوی کەوسەرمان باتێ، لە نەکبەتی و دنیا و قیامەت ڕزگارماکە. پەروەردگارە ڕۆژی جومعەیە لە حوزوری تۆ ڕاوەستاوین، دەستمان بۆ لای تۆ بەرزکرێتەوە، دەسڵاتی دوعامان هەیە، سیلاع و چەکمان، هێز و قووەمان تەنها دوعایە. لەم ڕۆژە جومعە مبارەکە، لەم ماڵە پیرۆزەی تۆ ئەپاڕێنەوە لە تۆ، خوایە ڕەحمی خۆت، بەزەی خۆت، میهرەبانی خۆت برژێنە بەسەر مسلمانانی فەلەستین و غەزا. خوایە فریایان کەوە، خوایە لەو نەهامەتی و نەکبەتی و کەرب و ناڕەحەتی ڕزگاریان کە. یا ربی خوایە ئەو زاڵم و ستەمکارەی کە زوڵمیان لێکە، دژمنی دینیانە، دژمنی خاک و وڵاتیانە، دژمنی مسلمانان و ئیماندارانە، بێڕەحم و بێسێز و بەزەیە، باعیسی کوشتنی پێغەمبەرانن، ئەولادی پێغەمبەرانن. یا ربی خوایە لەسەر فەسادی خۆیان بەردەوامن، خوایە لێ دەپاڕێینەوە، سووک و ڕسوایان کە، جێش و جاژیان تێک بشکێنە بەسەریەکە. یا ربی خوایە لە ناویان بەرە، یا ربی خوایە جەرگیان سووتێنە، یا ربی خوایە کلکەکانیشان، ئەمیلەکانیشان لە وڵاتی ئیسلامیە، یا ربی خوایە ئەوانیش تەفروت و ناکەی، ئەوانی سووک و ڕسواکەی، خوایە ئەوان بە جێش و جاژی خۆیانە ئەنازن، بە قوە و هێزی خۆیانە ئەنازن. خوایە قوە و هێزی ئێمە، دەسەڵاتی ئێمە، پشتیوانی ئێمە، قەسری پۆڵاینی ئێمە تەنها تۆی، هێزی تۆیە. یا ربی خوایە فریامان کەوە، یا ربی خوایە فرای مسلمانان کەوە، یا ربی خوایە بە جنود و سەربازێک ناردی بۆ بەدر بۆ پشتیوانی پێغەمبەر سەڵات و سەلامی لەسەر بێ، خوایە ئەو هێزە بنێرە بۆ پشتیوانی مسلمانان و ئیماندارانی فەلەستین و تەواوی مسلمانانی جیهان، ئیسرائیل و جوولەکەی مەلعونی خەسیزی پیس. یا ربی خوایە سووک و ڕسویان کە، لە ناویان بەرە، قەتڵ و عامیان کە. یا ربی خوایە هیچ دەسڵاتێکمان نییە دەسڵاتی دوعا نەبێ، خوایە ئەم عوزرمان لێ قبوڵ کە، خوایە ئەم عوزرمان لێ قبوڵ کە. یا ربی خوایە خەجاڵەتی لای تۆ نەبین، خەجاڵەتی لای پێغەمبەر نەبین، خوایە لە دەپاڕێینەوە عوزرمان قبوڵ کە، دەسەڵاتی دوعامان هەیە، مشارکیانین، بەشداریانین، دوعایان بۆکەین، دوعای نەسەد و سەرکەوتن، ناخۆشیان ناخۆشی ئێمەیە، ئازاریان ئازاری ئێمەیە، جەرگی ئێمە ئەسووتێ. یا ربی خوایە ئەو زوڵم و ستەمیان لە ساڵگرە. آمين آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.